سڵاو ئازیزان، چاکسازی ئاینی چییە؟ ئایا چاکسازی لە ئایندا دەکرێت یا لە تێگەیشتنی مرۆڤ بۆ ئاین و چۆنیەتی پیادەکردنی؟ چاکسازی ئاینی کەی وە لەکوێ دەست پێ دەکات؟ پەیوەندی نێوان چاکسازی ئاینی و ڕۆشنگەری چییە؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تریش لە بەرنامەی ئەمڕۆدا لە خزمەتی بەڕێز مامۆستا دڵزار حەسەن ئەنجام دەدەین. هیوادارین بینەرمان بن. مامۆستا بەخێر بێت. زۆر سوپاس بۆ ئێوەش. پرسیارەکان لە ئەوڵەوە وازەحن وە بزانم. بەڕێز مەبەستت لە چاکسازی ئاینی چییە؟ دیارە پرۆسەی چاکسازی کە بە ریفۆرم ناوی بردراوە، پرۆسەیەکە دەگەڕێتەوە بۆ سەدەی 16 وەکو حاڵەتێک کە بە پراکتیک ئیشی لەسەر کرابێ. بەڵام پێشەوەی من باسی ئەو مێژوە بکەم، قسە لەسەر ئاین دەکەین کە ئاین پێش ئەوەی پەیوەندی بە میتافیزیکاوە هەبێ، پەیوەندی بە خیتابی گوتاری ئیلاییەوە هەبێ، پەیوەندی بە زمانەوەیە، زمانیش پەیوەندی بە معریفەی ئینسانەوەیە، بە ژینگەی کۆمەلگاکانەوەیە، کۆمەلگای مرۆڤایەتی. بۆیە تۆ کاتێک مامەڵە لەگەڵ دەقدا دەکەیت، لەگەڵ تێکستا دەکەیت، لەگەڵ زمان لەگەڵ کتێبا دەکەیت، ڕاستەوخۆ پەیوەندی تۆ لەگەڵ زمانایە. کەواتە هەمیشە زمان جۆرێک لە خوێندنەوەی جیاواز، بینینی جیاواز دروست دەکات. بۆیە دەتوانین بڵێن لە دەرەنجامی ئەوەوە و لە دەرەنجامی جێبەجێکردنی ئەو دەقە پیرۆزانە لە ناو کۆمەلگاکان لە مێژوودا بۆتەوەی ئەوەی کە ئینسان بیر لە چاکسازی بکاتەوە بەرامبەر بەو دەقانە. یعنی کاتێک دەقی پیرۆز ئاین قەیران دروست دەکات، تووشی قەیران دەبێت، تووشی ستەمکاری دەبێت. مەبەست لە دەق و ئاین وەک خۆی توش ئەبێ یا چۆنێتی تێگەشتنی مرۆڤەکان بۆ ئاین تووشی قەیران دەکات، وەکەوەی کە لە سەردەمی مەسیحیەت لە سەردەمی مارتن لۆسەر ڕوویدا. بۆیە من دەگەڕێمەوە سەر ئەو قۆناغەی کە ریفۆرمی ئاینی تێدا دروست بوو، چونکە ئێمە پێش ریفۆرمی ئاینی ریفۆرمی سیاسیمان هەبووە. دەتوانین بڵێن مارتن لۆسەر سەرەتای دروستبوونی ریفۆرم بووە بەوەی کە ستەمکاری کەنیسا لە سەردەمی خۆی گەشتووە ئەوجی، ئەوەی کە یاسایەکیان دانابوو هەر کەسێک بۆی بچێ بۆ بەهەش دەبێت پارە بدە. یعنی ئەمە ئەو پەڕی سوکایەتیکردن بوو بە ئینسان، وەک زەلیلکردن و هێنانە خوارەوەی ئاستی ئینسان بوو بۆ کەمترین ئاست بلا. بۆیە کەسێکی وەکو مارتن لۆسەر بیری لەوە کردەوە کە بۆ دەبێ خوا لە پشتی سوکردنی ئینسان و سوکایەتیکردن. مارتن خۆی قەشە بوو، خۆی قەشە بووە، بەڵام تێگەشتنی بۆ ئاین جیاواز بوو، ئەوەی کە لە کەنیسە هەبووە، ئەوەی کە لە ڕۆما پەیڕۆ دەکرا و ئەوەی کە لە ناو دەقی ئینجیلیشا وەکو پەیڕۆکەرە. بۆیە بیری لەوە کردەوە کە ئینسان ڕزگار بکە. ریفۆرم بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتیە و بۆ ڕزگارکردنی ئاینیشە لە تێگەشتنی هەڵەی ئینسانەکان. چونکە ئاین ڕەنگە ئێمە هەمومان پێمان وابێ جیاوازی هەرچەندە ئێمە دەبێت جیاوازی لە نێوان ئاینەکان بکەین. ینی ئەمە بۆ خاتری ئەوەیە بینەرەکانمان هەڵە لێمان تێنەگە. ئێمە پێمان وایە کە تێگەشتنی ینی کۆمەلگاکان و تێگەشتنی موسڵمانانیش دەرحەق بە ئاینەکانی دیکە و تێگەشتنی قورئانیش بۆ ئاینەکانی دیکە کە دوو ئاینەکانی دیکەن. پێیان وایە کە تەورات یەک تەوراتمان نیە، تەلمودمانەیە و کۆمەڵێک تەوراتی دیکەمانەیە و یەک ئینجیلیشمان نیە. بەڵام هەمومان کۆچین لەسەرەوەی کە یەک قورئانمانەیە، یعنی بەلای کەمی کۆچین. مەبەستەکەم لە چییە؟ مەبەستەکەم لەوەیە کە کاتێک ئێمە باسی دین دەکەین، ریفۆرم لەناو دین دەکەین، باسی ئەوە ناکەین کە بێن دەقەکان دەستکاری بکەین، بەڵکو دین نەجات دەدەین لە تێگەشتنی هەڵەی مرۆڤەکان
و مرۆڤایەتیش دەرباز دەکەین لە ستەمکاری تێگەشتنی دەستی مرۆڤەکان. ئێستا من دووشت لە بەڕێزت ئەمێ وازەح بێت مەبەستە تێگەشتن لە دین و ستەمکاری مرۆڤەکان ینی بڵین پراکتیزەکردنی دین لەلایەنی دەسەڵاتەوە مەبەستە ئەم دووشت. بێگومان دەسەڵات لە درێژایی مێژوو دەسەڵات دائیمەن لە پشتی بەکارهێنانی دین بووە بۆ ستەمکاری، بەڵام دینیش زۆر جار بەهۆی دامەزراوەکانیەوە وەکو مزگەوت، وەکو کەنیسا، وەکو ناوەندە ئاینیەکان تووشی ستەمکاری بووە. بۆ نمونە لە مێژووی کووردا ئێمە دەبینین لە قۆناغێک لە قۆناغەکان بۆ نمونە ئەگەر ئەم قسەیە ئاغاکانی ئێمە، دەرەبەگەکانی ئێمە، بنەماڵەکانی ئێمە لە ڕابردوودا لە مێژوو ڕەنگە بەهۆی ئاینەوە، بەهۆی بەکارهێنانی مەلاوە، بەهۆی بەکارهێنانی مزگەوتەوە تووشی ستەمکاری بۆ نمونە ئەو فەلاح و جوتیارانە بووینە کە زراعەتیان کردووە. مەبەستم بمبورە پێتوانی هەر ئەو ئیمامانەیە، ئەو پێشەوا دینیانەیە، ئەو مەلایانە زۆر جار پێشەوای چاکسازی تەنانەت شۆڕشیش بوون بۆ نمونە زۆربەی سەرکردایەتی شۆڕشە کوردیەکان ئەگەر ئەمە لابوون بمبورە ئەوەیە دوو لە بواری کۆمەڵایەتیشە خۆ حتا شێخانی بارزان ئاشکرایە کە چۆن دیفاعیان لە جوتیارەکان. ئەگەر ئەوجا من دەبێت ئەوە بڵێم، یعنی ئەگەر تۆ بگەڕێەوە ناو قۆناغا دەبینی بەرامبەر بەوە ئەم زوڵم و ستەمە کراوە، بەڵام لە بەرامبەر ئەویشدا کۆمەڵێک بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی دروست بوونە کە بە پێچەوانەوە ئەوانە هەموو ڕابەر و سەرکردە و لیدەری زۆر بەهێزی دنیای ئاینی بووین. مەسەلەکە ئەگەڕێتەوە سەر کەسایەتی کار ڕۆڵی خۆی بینی بڵین چەمکە دیە تێگەیشتنیان بۆ دین ئەشێت مەسەن چەمکەکان وا بادابێتەوە یەلوونە بئەلسینەتیهم کە لە خزمەتی ئەوانە بێت. یعنی دەتوانم بڵێم ئەگەر ئێمە باسی مێژوومان کرد ویستمان بگەڕێنەوە سەردەمی سەدەی 16، بەڵام ئەگەر تۆ بێ لە قۆناغی وڵاتی خۆمان و نیشتیمانی خۆمان و کۆمەلگای کوردی دەست پێ بکەین، بزوتنەوە ڕزگاری خوازیەکان هەموویان بە باگراوەندی ئاینی بووینەوە، سەرکردەکانیش بە پێچەوانەوە تێگەشتنی کۆمەڵێک سەرکردەی کورد بۆ دین تێگەشتنیان زۆر باشتر بووە لە سەرکردە عەرەبەکان، لە سەرکردەکانی جیاجیای هەتا سەرکردە ئەوروپیەکانی، سەرکردە سیاسیەکانی ئەوروپی. سەرکردە سیاسیەکانی ئەوروپی دینیان بەکاردێنا بۆ دژایەتیکردنی کۆمەلگاکانی خۆیان، چەساندنەوەی کۆمەلگاکانی خۆیان. بۆیە ڕۆشنگەری لەوێ دروست بوو، بۆیە هێگڵ دروست دەبێت، بۆیە نیچە دروست دەبێت، بۆیە ئەو مفەکیرە گەورانە دروست دەبێن کە لەوێوە دێن چاکسازی لە ناو دین دەکەن و دین دەبەنە دەرەوە لەبەرەوەی دەبینن دەسەڵات بە تەواوی لە پشتی چەساندنەوەی کۆمەلگاکاندایە بۆ ناچار بەوەن ڕۆناکبیرەکانیان ناچار بەوەن کە پشتگیری کۆمەلگا بکەن، پشتگیری تاک بکەن، پشتگیری ئینسان بکەن بۆی نەجاتیان بێ لە ستەمی کەنیسە. بەڵام لە کۆمەلگای مەوانە بە پێچەوانەوە لە کۆمەلگای ئێمە مزگەوت، تەچیا، خانەقاکان، موریدەکانی ئێمە دەبن بە بەشێک لە پرۆسەی ڕزگارکردنی. مامۆستا دەزار بمبورە ئێستا سەیری مەلای با بڵێم سوننە بەگشتی باس لە شیعە ناکەم جارێ زانانی سوننە غەیری ئەوانەی کە نزیک بوون لە دەسەڵات بەڕاستی کەسانی فەقیر حاڵ بوون، یانی ئەوەش نەبوو دینیان بەکارهێنابێ بۆ بازرگانی. ئەوە یەک دوو لەناو کۆمەلگەیە بوون وەکو خەڵکە ژیاون وەتوانی ویشیانە ڕابەراتی کۆمەڵایەتی خەڵکیش بکەن. تر چۆن ئێمە بڵین هەردووچیان وەکگێکن مەسەرن مەلایانی قەشەکان یاخود لەگەڵ زانایانی دینی بە پێچەوانەوە مەلای ئێمە ئەو فۆرمە ناشرینەی نەبووەکەوەی لە ئەوروپا دروستی کردو. بۆیە زۆر جارەیە کە گفتوگۆ دەکەین لەسەر مەسلەی ریفۆرمیش، لەسەر مەسلەی تێگەشتنی سوڵتەی دەسەڵاتی کەنیسا لە سەردەمی خۆی، دەسەڵاتی مزگەوت لە سەردەمی مێژووی خۆیدا، چ لە ناو کورد و چ لە ناو سوننە و چ لە وڵاتی عەرەبی و ئیسلامیدا. ئەو دەسەڵاتە ستەمکارە نەبووەوەی کە کەنیسە کردیەتی. ئەمە یعنی دەبێت ئەوە جیاوازکەینەوە. ئەوەی کەس کەنیسە دەرحەق بە کۆمەلگاکان لە ڕابردوودا کردویەتی، دەرحەق بە کۆمەلگای ئەوروپی کردویەتی. بۆیە ئەو ڕێنساسە گەورە و ئەو ریفۆرمە گەورەی تێدا ڕووداوە. کەنیسە لە وڵاتی ئێمەوانە بووە بە مزگەوانەوە بووە مزگەوت. مزگەوت جێگای زانست بووە، جێگای زانیاری بووە، جێگای ئەدەب بووە، جێگای علم بووە، جێگای ئەدەب بووە، جێگای عیرفان بووە. بەڵام دەتوانین بڵێن بەرەبەرە بەهۆی کۆمەڵێک هەلومەرجەوە. بۆ نمونە تۆ لە سەردەمی موعتەزیلا
دنیای ئیسلامی جیاوازتر بووە لەوەی کە لە سەردەمی عوسمانیەکان لە بەس سەردەمی دەتوانێت ئەوە عوسمانیەکان دەسەڵاتەوە ئەکە نەک ئەوجا من لێرە جیاوازی دەکەمەوە ینی لە سەردەمی عوسمانیەکان حەز دەکەی دەسەڵاتەکە زیاتر دژ بە عەقڵ ئیشی تێدا کراوە بەڵام لە سەردەمی معتەزیلە لە سەردەمی مەأمونەکان زۆر باشتر ممارەسەی عەقڵ کراوە بەڵام ئەگەر تۆ بێ کورد زیاکەیەوە توکە من قسەم لەسەرەوەیە مە قسەما لەسەر ژینگەی عەرەبی نییە قسەما لەسەر ژینگەی تورکی و فارسی نییە بۆی تەوەرەکەمان دیار بێ ئێمە قسە لەسەر ژینگەی کوردی دەکەین مامەڵەکردنی عەقڵی کوردی مەلای کوردی مزگەوتی کوردی حوزرەی کوردی و لەگەڵ کارکتەرە سیاسیەکانمان کارکتەرە ڕزگاری ئەوانەی کە بەشداری لە مەسلەی پێشکەنی ڕزگاری خوازی نیشتیمانیان کردووە چ لە سەدەی حەڤدەیە چ لە سەدەی هەژدەیە چ لە سەدەی نۆزدەیە چوەکو کارکتەرەکانی ناو بۆ نمونە بنەماڵەکان و ئەوە میری سۆرانە ئەوە میری بابانە هەموو ئەوانە بەشێکی زۆر بەهێز بووینە بۆ ئەوەی کە کۆمەلگا لە قۆناغی خراپتر بۆ باشتر ببەن و پاڵپشتی خۆیان وەکو سەرچاوە کۆمەکی خۆیان لە مزگەوت و لە حوزرە و لە خانەقا وەرگرتووە یعنی ئەمە ئەوەی جیاوازکەینەوە بۆ نمونە مزگەوت بە شێوەیەکی گشتی بەشداری ستەمکاری نەکردووە بە تێگەشتنی من لە مێژوودا بەڵام ڕێگر بووە لە قۆناغەکان لە مەسلەی بۆ نمونە فەلسەفەیە تۆ گەر بگەڕێەوە لای ئیبن ڕۆشد بگەڕێەوە لای فارابی بگەڕێەوە لای کندی بگەڕێەوە ئەو سەردەما هەز دەکەی مزگەوت مزگەوت و ئەوانەی زانایان ئەوانەی لە دەورەی ئەو مەنزومەیە خربوونەتەوە وەکو ئیمامی غەزالی بۆ نمونە دێ ڕێگری لەم فەلسەفەیە دەکات بەڵام تەماشا دەکەی بەس پێشتوانی هەر فەلسەفە یا ئەو علومە عەقلیانە ئەگەر ڕاست بێت زۆربیان هەر ئیستیراد بوون ینی بۆ نمونە هەر لە کندیەوە بیگرە هەتا فارابی و تا ئەگاتە ئیبن سینا و ئیبن ڕشد متەرجمێکی دقە و دەقی فەلسەفەی یۆنانی بوون ئەوانیش ئەوان قبول نەبووە کە تۆ شتێکی یۆنانی بێنیت و بەسەر دینە فەرزی کرد بەڵام زەرور بوو ئوستاس ناتانین ئەوە لەبیر بکەین ناتانین نادیدەی بکەین ئەو هەوڵانەی کە ئەم سێ کارکتەرە بەهێزەی ناو عالەمی ئیسلامی فکری فەلسەفی ئیسلامی کردویانە ڕاستە وەرجێڕان بووە تەرجەمە بووە بەڵام دوجار بوارێکی فراوانیان بۆ تێگەشتنی تازە لەسەر دین کردەوە ئەم مێژووە نادیدە بکەی ئەم مێژووە فرامۆش بکەین ئێمە هەڵەیەکی زۆر مەنهەجی دەکەین بەڵام لەگەڵ ئەوەشدا ناکرێ ئێمە پێمان وابێ غەزالی ئێستا مەجالی پرسیارەت دەکەم ئیمامی غەزالی هەرچەندە ینی قسەکە وایە سیناریۆکە وایە فۆرمەکە وایە کە دژایەتی ئەم بەرەیە کردووە ئەم ناجەی کردووە نا بە پێچەوانەوە غەزالی مەدرسەیەکی تایبەت بە فەلسەفەی ئیسلامی دروست کرد یعنی غەزالی ئەو قسەی من و توی جەنابەت کە ئێستا باز دەکەین گوتی کاکە ئێمە پێویستمان بەوە نییە ئەم فەلسەفە ڕۆژ ئاوایە وەکو خۆی کە هەیە وەگرین ئەمە پێویستمان بەوایە لە ناو قورئانە لە ناو دینە بنەمای تێگەشتنمان لە بۆ علمی کەلام لە بۆ منطق لە بۆ هەموو زانستەکانی دیکایە ئەوش ئەو کارە بوو کە ئەبوو حەسەنی ئەشعەری و ماتوریدی و ئەمان لەسەری دروست زۆر باشە مامۆستا من ئەمە پرسیارەکەەوە لێ بکەم ئێکەواتە چاکسازی لە چی ئەکەیت چاکسازی لە تێگەشتنی ئێمە لە بەلاڕێدانی دیندا دەکرێت چۆن ئێمە من بە بۆچوونی من کاتێک لە قورئان دوورکەچینەوە لە تێگەشتنمان لە قورئان وە کۆمەڵێک مەسایبی فکری دروست بوو و ئەوان بوون بە ڕێچکە کەوتون چون بوون بە پاڵپشتی دەسەڵات سوڵتا هەریەکە بۆ نمونە بوون بە پاڵپشتی عوسمانیەکان ئەمەویەکان سەفەویەکان و مەدارسی سیاسی جیاوازیان دروست بوو ئیتر تێگەشتنی ئێمە لە قورئان دوورکەوتەوە یعنی پێت وایە کاتێک کە ئاین ئەچێتە ناو سیاسەتەوە بەو شێوەیە دەبێت بە ئایدۆلۆژیا دەبێت بە دەسەڵات دەبێت بە ئایدۆلۆژیا ئەو ئیسلامەی کە هەیە بەکو خۆی پێمان ناگە ئیسلامێکی وهابیمان پێدەگا ئیسلامێکی سەلەفیمان پێدەگا ئیسلامێکی شافعیمان پێدەگا ئیسلامێکی حەنەفیمان پێدەگا ئێمە ئەمن زۆر لەسەر ئەو قسەی جۆرج ترابشیم ئێمە بەهۆی ئەو هەلو مەرجانەوە ئەو ڕووداوانەی کە ڕوویداوە ئەو کەشوەوایی کە هەبووە ئەو قۆناغانەی کە هەبووە ئێمە لە ئیسلام دوورکەوتینەوە من پێم وایە ریفۆرم ئەو ریفۆرمەی کە ئەمن بۆ نمونە باسیینەوە دەکەم بۆ ئەوەیە کە ئێمە دوورکەوینەوە لەوانە نزیکەوینەوە لە قورئانە نزیکەوینەوە لە دین چونکە تێگەشتن لە دین
جیاوازترە لەوەی کە من گوێ لە تەکفیریەکان بگرم، گوێ لە وەهابیەکان بگرم، گوێ لە مەدارسی جیاواز بگرم کە ئەوانە لە زاویەکی زۆر تەسچی دین، زۆر زاویەیەکە لە بەرژەوەندی ئایدۆلۆژیای ئەوانە بێ دەوێ ڕەنجی من بکە. یعنی دەکرێت بڵێن ریفۆرم بۆیە کە کۆمەلگا تەلقین نەکرێ، کۆمەلگا بە ئاین نەکرێ، کۆمەلگا بە ئایدۆلۆژیا نەکرێ، کۆمەلگا دوور خرێتەوە، ینی دەرباز بکرێ و ڕزگار بکرێت لەو تێگەیشتنە ئایدۆلۆژیا تەسکەی کە ئیسلام سیاسی هێناویەتی. ئەمەش کەی دروست بووە؟ مامۆستا ئێستا با بڵێن خوێندنەوەی ئێستا ئەوەی کە زاڵە دوو گوتارە، گوتاری سەلەفی بە سەلەفیە با بڵێن جیهادیە شەڕانگێزەکە لەگەڵ سەلەفیە مەدخەلێکە ئەوەی کە باوەڕی وایکە ئەبێ لەگەڵ دەسەڵات گوتاری ئیخوانیش. ئەم دوو گوتارە ئێستا زاڵە بەسەر کۆی گوتاری دینیە، پێتوانێت گوتارە حتا مەذهبیە شافعیە حەنەفیە ماتوریدیەکە گوتارە تەقلیدیەکە لەو بینەیە لەناو هەر دیار نەماوە. پێتوانی ئەمە ڕاستیتر تۆ چۆن ئەتوانێت بگەڕێتەوە بۆ ئەو ئیسلامەت چێکە تۆ ئەبێ بۆی بگەڕێت. ئەوەلزار تۆ دەبێ گرنگی بە حوزرە بدەیت. حوزرە بەمانە فۆرمەکەینە، حوزرە بەمانە قوتابخانەکەی سەقافەکەی. بیان پێ توای گەڕانەوە بۆ بڵین بۆ عقلەتی ئەهلی سوننە چارەسەرە یا گۆڕانکاری لەوە بەلای کەمی لە سەرچاوەکە نزیک دەبینەوە، بەلای کەمی دەربازمان دەبێت لەو تەرویجەی کە ئەگەر ئەو قسەیەم لێ قوڵکەی کە سەرمایەداری لە پشتێتی. من پێم وایە ئیسلام سیاسی سەرمایەداری لە پشتێتی دوای ئەوەی کە عوسمانیەکان دەڕوخێن، بریتانیا دێتە عێراق، فەڕەنسا دەچێت بۆ سووریا و مەسر، بۆ تونس و لیبیا دەچێت، ئیتاڵیا دەچێت بۆ لیبیا. ئەم دەسەڵاتی مەسلەی جیاکردنەوەی دین و دروستکردنی ئیسلام سیاسی بۆ بەرژەوەندی سەرمایەداری و بەریتانیا و ئینگلیز لەوێ سەرهەڵدا، لەوێ ئێمە جیا دەبینەوە لە مەدرسە عەقڵانەی کە معتەزیلەکان دروستیان کرد. محەممەد ینی ئەمە ناکرێ ئێمە جوهدی محەممەد عەبدە و جەمالەدین ئەفغانی و عەبدوڕەحمان کەواکبی لەبیر بکەین لە قۆناغێکە، هەرچەندە ئەوان کاتێک ئاوارەی فەڕەنسا دەبن لەوێ گۆڤارێک دەردەکەن بە ناوی عەورەت الوثقا، گۆڤارێکی زۆر باشە، بەڵام لەوێ تووشی هەڵەی منهەجی دەبن کە دژایەتی بریتانیەکان دەکەن لە ڕووە جگە لە سیاسەکەی لەو ڕۆی کە بریتانیا جگە لە ئیستعمار دوو شتیە، ئیستعمار هەم خوێنت دەمژێ هەم فێرە بە ئۆبەرێنانت دەکە. بریتانیەکان، فەڕەنساویەکان، ئیتالیەکان جگە لەوەی مستعمر بوون بەڵام هۆبەرێنانیشیان کرد بۆی ئێمەیان فێرە مەسەلەی زراعەت، سەیری تەکنۆلۆژیا، مەسەلەی ئەوەی کە پێشکەوتنیان کردین. ئەوان چیان کرد لە جگەر ینی دەبووە لایەنگری ئەو پێشکەوتنە بانایە و دژایەتی ئیستعماریەکەیان بکرا، خوێن مژیەکەیان بکردابە. من قسەکەم لەسەر چییە؟ لەوێەوە ئیسلام سیاسی دروست دەبێ لە بەرامبەر ئەو عەقڵە گەورانەی کە بۆ نمونە وەکوی محەممەد عەبدە کە دروست دەبێ یان جەمالەدین ئەفغانی. ئیسلام سیاسی بۆ خاتری ئەوەیە کە ئەمریکایەکان بە تایبەتی چونکە ئەمریکا لە دەرەوەی ئەو باسنەیە بوو باشتر حکایەتەکەی دەبینی و باشتر دیمەنەکانی دەبینی و باشتر ئیشی چونکە ئەو کاتێک کە سەید قوتب، ئەمە وەکوی ئەوە وەری دەگرم وەکو کۆمەک، کە سەید قوتب سەفەری ئەمریکا دەکا دێتەوە دەڵێ ئەمریکام چۆن بینی. ڕسمی ئەمریکا زۆر ناشرین پیشان دەدا. ڕەنگە سەید قوتب ناحەقی نەبێ ئەم ڕسمەمان وەکو خۆی کە پیشان دەدا، چونکە ئەم دیمەنە ئەم ناشرینکردنا بەس لای ئەو دووبارە نابتەوە، لای کافکاش دووبارە دەبتەوە لە ڕۆمانی ئەمریکا، لای تۆماس فرێدمانیش دووبارە دەبتەوە سەرەڕای هەموو شتێک جیان تەختە، لای جۆمسکیش دووبارە دەبتەوە کە پیاوێکە مفەیلسوفێک ئەوانە یەکشت کۆیان دەکاتەوە دوکتۆر مامۆستا. ئەویش ئەوەی ئەمانە کەسانی ئایدۆلۆژی یا ئیسلامی یا چەپن. بۆ نمونە نائۆم شۆمسکی چەپە ئاشکرایە، ئەو ئاشکرای کە چەپێکی توندیشە. سەید قوتب مەسەلەن ئیسلامیەکی گوندیە، ئەگەر ئەم قسەیە ڕاست بێت لە کۆمەڵگەیەکی محافزەکار و لەناو گوندیشەوە. ئەجا مەبەستم چییە کەمە دەڵێن سەید قوتب ناحەقی نەبێ؟ سەید قوتب تووشی شۆک دەبێ بەوەی کە ئەمریکایەک ئینسان دەچەوسێنتەوە، ئینسان لەوێ بەجددی هەمووی خەریکی ژیرفانێتی، خەریکی پارەیە، خەریکی دۆلارە، یعنی بە بازار کراوە.
ئەم سوکایەتی کردنە بە ئینسان لەوێ بە تێگەشتنی دینی دێتەوە تەفسیری بۆ دەکا و کتێبە دەنووسێ و جۆمسکیش بە شێوەیەکە ئەمە جگا لەوە شەر تا لە ناو کوردی شام تێگەشتنایە تۆ بگەڕێ و لای عەرەبی شەمۆ لە ڕۆمانی شیڤانی کورد کارکتەرێکەیە دروستی دەکا سەفرێک دەکا بۆ ئەمریکا لەکوێ وەکو باست کرد لە رووسیا لە وڵاتە زۆر ناخۆشی کە هەیە بەڵام نامەیەک دەنێرێ زۆر بەناشرینی باسی ئەمریکا دەکە من بەبەستم چییە یعنی تێگەشتنیشی هاوبەشەیە قسەکەی تو جەنابەت زۆر ڕاستە چەپەکان بەرامبەر بە ئەمریکاوان ئیسلامیەکانیش دەبەرەوە بەڵام ئەمریکا چی کرد ئیسلامیەکی بۆ دروستکردین ئیسلام سیاسیی بۆ دروستکردین بەڵام بەپێی ئەجندا و سیاسەتی خۆی کە بە فعلی بەکاری هێنان لە ئەفغانستان بەکاری هێنان لە جەزائیر بەکاری هێنان بەس پێتوانێ هەر یعنی ئەم دروستکردنە چ سەلەفی چ ئیخوانی ئەگەر خۆی زەمینەی نەبێت لەناو ئەو فکرە دینیە تەقلیدیە کەس ئەتوانێت دروستی کات تەرویج باسی تەرویج دەکەم دروستکردنەکە حەسەن بەنا خۆ ئیشتیادی خۆی بوو خۆ حەسەن بەنا دروستی کرد و لە پێش ئەو وهابیەکان سەرەتای محەممەد وهابی دەتوانم وا بڵێم سەرەتای حرەکەی ئیسلام سیاسی لە محەممەد عەبدولوهابەوە دروست دەبێت بەڵام کە وەکو ڕێخستن وەکو ڕێکخرا وەکو دامەزراوە لای حەسەن بەنا دەبێت هەر بالمناسبە شەیخ ڕەشید ڕەزا خۆی تەلەبەی جەمالەدین ئەفغانیە بەڵام دوایی لەژێر کاریگەری سەلەفیەتی سعودیا ئەبێتە سەلەفی حەسەن بەناش لەژێر کاریگەری سەید ڕەشید ڕەزایە ئەفکارەکانی ئەمە پێت وایە ئەمە زنجیرەیەکە لەو عەقڵیەتە ئەمە ئەگەر ئەمە وەڵام نەدەمەوە تۆ بۆ سەمپڵێکیت کە وەرناگری کە پەیوەندی بە هەمان مەدرسەوەیە و درێژکراوەی ئەوانن مەلای گەورەی کۆی ئێخۆ مەلای گەورەی کۆیە لەژێر بۆ وەکو باسم کردبەوەی سخەتی فکریەکەمان دیار بێ بتانین تەوەرەکان دەستنیشان بکەن بۆیە دەگەڕێمەوە لای دائیمەن تێگەشتنی کوردانە بۆ ئیسلام چونکە ئەم سوڕەیەک ئەو ڕسمەیەکەم بەستەوە سەر بە مەدرسەی محەممەد عەبدەیە مەلای گەورە پیاوێک بووە لەسەر ینی لە دوو قۆناغ ژیاوە لە قۆناغی عوسمانیەکان ژیاوە لە قۆناغی بریتانیەکان ژیاوە لە هەردوو قۆناغیش کارکتەرێکی زۆر بەهێز بووە بڕیاری بەدەست بووە و خاوەن فکر بووە بۆ چوونی خۆشی دەربڕیوە من بۆیە ئەو نمونە دێنمەوە بۆ لای مەلای گەورە ئیسلامی سیاسی دروست نابێ بۆ لای حەسەن بەنا ئیسلامی سیاسی دروست دەبێ بۆچی قسەکە لێرێ بۆ لای مەلای گەورە ئیسلام زۆر بە جوانی تەوزیف دەکرێت بۆ لای حەسەن بەنا ئیسلام بە نوعێکی دیکە تەوزیف دەکرێت لای سەید قوتب بۆ عەقڵی کوردی بۆ تێگەشتنی ئێمە نایەین مەلای گەورە وەکو مەرجە و سەرچاوە سیر ناکەین ئەوان ناکەین بە پاشخانی فکری و سیاسی خۆمان بەلای دەچین بەلای ئیخوانی موسلیمینە لە عالەمە لە پەنجایەکانەوە دەچینەوە سەر سەرفێ قسەکە لێرەیە خۆی ئەمە مەنازیترە قسەی تێدا بکەین مەلای گەورە لە دوو سەردەمدا دەژی تێگەشتنیشی زۆر وردی بۆ علومەکان هەیە و ئەوەی کە لە سەردەمی ئەوروپاش بۆ نمونە بڵاوکراوەکانی لە سەردەمی ڕۆشنگریش کە بڵاو دەبێتەوە مەلای گەورە دەتوانی بە ڕێگای خۆی بەشێک لەو سەرچاوە کتێبانەی بەدەست بکە و ئەوەی جەمالەدینی ئەفغانی و محەممەد عەبدە و عەبدوڕەحمانی کەواکبیش کە بەرەمیانەناوە لە ئەسەر ئەوانیشی بەدەست دەگا و ئەوەی کە لە سەردەمی خۆشی لە حوزرەیە هەبووە بەدەستی دەگا هەمویان دەخوێنێتەوە بۆ نمونە کۆستاڤلۆڤۆن دەناسێ مەلای گەورە کۆستاڤلۆڤۆن ئێمە 10 ساڵە مسەقفی ئێمە دەیناسێ ئەرستۆ و سوقرات و ئەفلاتون دەناسی وەکو خۆشی خوێندیەتەوە وەجگە لەوەی علومە دینەکانی وەکو خۆشی قیراء کردووە بەڵام ئەوجارە کە دێت تەوزیفی دەکا لە زمانی عوسمانیەکان زۆر کوردانە تەسەڕف لەگەڵ دەسەڵاتی عوسمانیەکان دەکا لێ ناگەڕێ هیچ بێڕێزیەک بەرامبەر بە هیچ کارکتەرەکی چ لە ناوەندی بزوتنەوەی سیاسی چ لە ناوەندی دینی بکە عوسمانیەکان و بەرەنگاریشیان دەبێتەوە ینی ڕووداوێکمانەیە ئەو ڕۆژێک کە محافزی متەسەڕیفی هەولێر لەگەر عوسمانیەکان کە مەلیک دێ بۆ عێراق بۆ هەولێر دەیەوێت بە پێشی بکەوێ مەلای گەورە دەستی متەسەڕف دەگرێت دەڵێ بۆ دواوە ئەوە ئێمەین دەبین بچینە پێشەوە زانایانی دنیا ئەوە ئێمەین یعنی کەواتە ئەمە قۆنا ینی ئەمە تەجاوزە
ئەمە تەجاوزە و ساسی گەورە لە بەریتانیەکانیش کە بەشداری دروستکردنی عێراق دەکا دیسان تێگەشتنی ئەو جیاواز دەبێت کەواتە ئێمە دەتوانین بڵێن بناغەی ریفۆرمی ئاینی بۆ تێگەشتنی کوردانە بۆ دین مەلای گەورەیە و ئەگەر ئێمە کە گەڕاینەوە لای مەلا گەورە و لای حوزرەی خۆمان حوزرەی کوردەواری لای خانەقا و مەدارسەکانی خۆمان و لای مەلا عەبدولکەریمی مدەڕیس و لای عەلاءالدین سجادی و لای دکتۆر مستەفا زەڵمی بەلای کەمی لەو خەتە تەرویجیە بازاڕیەی کە ئیسترات کراوە لە مەسەر لە تونس لە مەغریب لە جەزائیر دوور دەکەوینەوە تێگەشتنێکی کوردانەی جوان کە ریفۆرمی تێدایە نوێگەری تێدایە و دوورە لە ئایدۆلۆجیا دوورە لە مەدارسی تەکفیری زۆر سپاس ئەزێتماندای ئەمڕۆ بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەڵقی ئەمڕۆمان لە خزمەتی بەڕێز مامۆستا دڵزار حەسەن سەبارەت بە چاکسازی ئاینی و ڕۆشنگەری لە کوردستاندا زۆر سپاس بۆ متابعەت.